کێ لە دیری خاکی خۆیدا چاوی خۆشی هەڵهێناوە وڵاتی من ئازاد بووە و بەڵام هێشتا بەبێناوە ببوورە لێم نیشتیمانم کە پێت بەڵێم دەمێناوی چونکە گیانت پێسروەتە و لە گۆڕیشا بەجێماوی بەڵام سبەی کشتی زێڕین پرشک ئەدار لە پشت گیانت ساڕێت لەگار زانی کۆرت سەوز دەبێ هیواکان وازێنە بەقێتە فاتانوی کۆشراوە گەورەکانی ئێوە خەریک ئاکۆشێ میلەتی کورد میلەتی ئێوە تەنها یەک دۆستی بۆ ئەوی شاخەکان بوو ئەوە شان فرۆش بە قوربان ئەو چیەڵێ ئێوە میلەتێکن زۆر فاشن لەبەرەوەی باشنێ بەڵێ لەبەرەوەی ئاقاکانی ئێمە و گەورەکانی ئێمە خاکەکانمان بەێوە فرۆش ڕووبارەکانمان لەلایەنیەوە هەمووی دەرکەوشکە بێ جا کەس زۆری نەکردەوە بە ئێمە بفرۆشن بە قوربان ئەوەی ئێستێژەتانەوێت دارستانەکانمانیش لەناو بەرن بەڵێ بەڵێ خەسای ئێمەیە ئێمە میلەتێکی زیندوو نین ئەگەر میلەتێکی زیندوو وشیار بین نایەڵین ئێوە کارانی بکەن کە لەکە بدارە خاک و نیشتیمانی ئێمە وەکو وتم ئێوە تەنها شاخانتان بۆ ئەویش فرۆشرا سروشتەکەتانمان برد سروشتی ئێوە هەمووی فەشەل هێنا تەنها سروشتان بوو سروشتەکەتانشی بەستا ماوەیەکی تر ئاوەکان ئەوەتان خەریک ئاوەکەش وشکە بێت یەکە لە سەرکردەکانیەوە بەشەڵ لە وڵاتی ئێمەیە لەگەڵ سەرکردەکەی منە دانیشتم و بڵێ مەعاملەی چیان نەکرد مەعاملەی سنووریان نەکرد باکوور هەموو ئێمەی کردن بە قوربان تەواوی ئێمەیە ئێوەی کوردیش ماتا خەریک کۆبنەوە بن وەچیتە بۆ بێتاقەتی کوڕم ماڵە حاجیان زۆر لە دڵمایە بۆ گەنجانە ئاخر ئێوە بە ئێوە قوڕێک کاکەم ها سەرێک ئەو میلەتە بکە سەری ئەو میلەتە ڕەشوورتە بکە بۆ پێم ناڵێ ها داخەکەم ئێوە کەی ڕێگەکەەوە نازانم ئەم میلەتە ڕەشوورتەیش داماوە هەر چاوەڕێی دەستی ئێوەن و ڕۆ دەڕۆژ کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە قەت بە ئاماژ ناگەن ئەو ڕۆژە مامۆستایەک بەنەمەکانی گوتبوو چی باشە بەڕێ بەڕێ چی بوو دیو دارا چەند داری بینی گوتی وەڵای مامۆستا دار نەماوە داری نەبینیوە هەیوانیە توخوا نازانم ئێمە چاوەڕێی چین و ئەمانی چاوەڕێی چین نازانم بەگوێی تێیا بچم دێنم بچم هۆلای کامیان لە کام دەرگا بدەین